سڵاو لە ئازیزان و خۆشەویستانی تۆڕی میدیایی ڤار. ئەزانم زۆربەتان ناتوانێت بزانن کە سبەی هەینی 3/4/2026 کەشەوەوا چۆنە. ئایا گونجاوە بۆ سەیرانکردن یاخودنا؟ با من پێتان بڵێم سبەی بەگشتی کەشەوەواکە چۆنە لە هەرێمی کوردستان، ئایا گونجاوە یان بارانە بارێ. سەرەتا ئەمێ پێتان بڵێم کە هەرێمی کوردستان لە کاتەکانی بەیانی هەتاوەکو نیوەڕۆ بەگشتی ئاسمانی هەرێمی کوردستان لە نێوان نیمچە هەوری و هەندێک کات هەوری و هەندێک کاتیش ساماڵە و هەروەها لە بەشێکی ناوچەکانی گەریان بە تایبەتی لە دەربەندیخان و دەوروبەری قەرەداغ هەندێک کات ئەگەری تاوەبارانێکی کەمی بەهاری هەیە بە هەورە بروسکەوە کە پێشبینی ناکرێت ڕێژەکەی زۆربێت تاوەبارانێکی کورتخایەنی بەهاریە. هەروەها لە دەوروبەری پارێزگایی هەولێر و ئیدارەی سەربەخۆی سۆران و ئیدارەی ڕاپۆڕینش بە هەمان شێوە ناوبەناو ئەگەری بارانبارین هەیە کە ڕێژەکەی لە 2 تاوەکو 3 ملیمە و زیاتر تێناپەڕێت و تاوەبارانێکی کەمی بەهاریە. هەرچی ناوچەکانی پارێزگای هەڵەبجە، سلێمانی وهروەها کەرکووکە لەگەڵ پارێزگای دهۆک بەگشتی کەشەوەوا سەقامگیرە هەندێک کاتی کەم نەبێت ئەگەری نمبارانێکی کەم هەیە کە بە شێوەیەکی گشتی پێشبینی ناکەم ڕەوشی کەشەوەوا هێندە ئاڵۆز بێ بتوانێت کە کەشەوەواکە با بڵێن سەیرانەکەتان نەتوانن بکەن بۆ یەتوانن سبەی بەگشتی کەشێکی خۆش لە دەرەوە بەسەر بەرن و خێرای بە ئاساییە پلەکانی گەرماش لە هەندێک ناوچە 1-2 پلە بەرزە بێت و هەندێک کاتی کەم نەبێت ئەگەری بارانی بەهاری هەیە کە ئەویش پێشبینی ناکرێت ڕێژەکەی زۆر بێت، بەڵام تاوەکو کاتژمێر دەی شەوی سبەی بگەڕێنەوە نێو ماڵەکانتان، چونکە لەو وادە بەدواوە ئەگەری تاوەباران و هەورە بروسکە لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان هەیە هەتاوەکو 9 بۆ 10 شەو لە دەرەوە بن یاخود پێش ئەو وادەیە بگەڕێنەوە نێو ماڵەکانتان. وەڵڵاهو ئەعلەم، هەر شاد بن.